خانمە گۆرانی بێژە دەنگخۆشەکانە کە خاوەنی چەند بەرهەمێکی زۆر جوانە لە ئێستادا بەرهەمێکی نوێی یاخود پرۆمۆی بەرهەمێکی نوێی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تایبەت بەخۆی بڵاو کردوێتەوە بە ناوی ماتە دڵم. ئەمە نوێترین بەرهەمی ئەم خانمە هونەرمەندەیە کە لە ئێستادا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پرۆمۆکەی بڵاو کردوێتەوە و بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا ڤیدیۆ کلیپەکەی بڵاو بکاتەوە.